ئێوارە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کێبڕکەیەکی ئەدەبی زۆر جوان لە نێوان نووسەرە گەنجەکانە بە ئەنجام گەێنرا. دیارە فستیڤاڵی خەڵاتەکانی نووسیار یەکێکە لەو فستیڤاڵ و چالاکیانەی کە زۆر بە خۆشحاڵیەوە ساڵانە بە ئەنجام ئەگەێنرێ و جەرفەتە بۆ گەنجانی قەڵەم جوان کە یەکەم جارە بەرهەمەکانی خۆیان بڵاو ئەکەنەوە خود بە چاپی ئەگەێنن بتوان لە نێو فستیڤاڵێکی لەم شێوەیە بێگومان بەشدار بن و لەگەڵەوشا بتوان کێبڕکێکی ئەدەبی زۆر جوان بە ئەنجام بگەێنرێت و ببنە خاوەنی خەڵات. دیارە دەرفەتە بۆ نووسەرە تازە پێگەیشتوەکانەوە کەسانی کە دەست و قەڵەمیان سەرەتایە بێگومان ئەتوانن لە نێوان فستیڤاڵە ئەدەبیە جوانەیە ساڵانە بەشداری بکەن. ئەوەی کە جێی باسیشە بێگومان لە بوارەکانی شار و شیرۆک و ڕۆمانە چەندین بڵێن بڵاو کراوە نێران بۆ نێو فستیڤاڵەکە و سێ لەو کەسایەتیانەش کە هەرێک لە بوارەکانی شار و ڕۆمان و هەروە چیرۆکە توانیان خەڵات ببەنەوە. دوای ئەوەی براوەکانی ئەم ساڵ دیاریکران و بەرگی کتێبەکانی خەڵاتی نووسیار ئامادەبوون دەستەی بەرێوەبەری وەشانی نووسیار کاتی فستیڤاڵەکەی ئاشکرا کرد کە ئەم ئێوارەیە ڕۆژی یەکشەممە کاتژمێر 4 دەستی پێکرد. فستیڤاڵەکە بە هاوبەشی لەلایەن ڕێکخراوی مەدەنیەتی گەشەپێدانی CDO لە باخچەی ڕێکخراوی گەشەپێدانی CDO بە ئەنجام گەێنرا. خەڵاتی نووسیار خەڵاتێکی ساڵانەیە لە بوارەکانی شار چیرۆک ڕۆمان پێک دێت. براوی ئەم ساڵی کتێبەکان کە هەر یەکلا لایۆرنا لە نووسینی کامۆ ئارازە کە براوەی چیرۆکی مەرگی نادیار لە نووسینی ڕەوازەیدان کە براوەی بواری ڕۆمانە کێڵگەی بەتاڵ لە نووسینی سروشت نەوزاد کە براوەی بواری شار پێکهات بوون. بەڵێ ئەزیزانی ئێمە قسە و بەس و گفتوگۆکەم لەسەر خەڵاتەکە و هەروە لەسەر بەرەوەچوونی مەراسیمەکەش بە بەشداری هەرێک لە بەڕێزان کاکالانپەری کە بەڕێزان سەرپەرشتیاری وەشانی نووسیارن و هەروە کاکا مواراس کە بەڕێزان براوەی خەڵاتی چیرۆکی ئەم ساڵن. سلااوتان لە بێوارەسان باش بێ زۆر بەخێربێن. زۆر بەخێربێن. کاگالان ئەگەر باسێک لە خەڵاتەکە بکەین بێگومان پێشتر زانیاری تیاویت نەتێ لەسەر خەڵاتەکە بەڵام پێم خۆشە بزانم کە بۆچی بەردەوامی ئێن بە فستیڤاڵێکی لەم جۆرە ساڵانە. سپاس بۆ ئەم بانگشتە زۆر سپاس. ڕاستیەکەی ئێمە لە وشانی نووسیار بیرمان لە خەڵاتێکی ساڵانە کردەوە کە هەمیشە نووسینی ناوخۆ و خۆماڵی پەرە پێبین. ئەش زانین کە زۆر نووسەری کە بواریان نەبووە دەنگیان دەرکەوێت یان لەبەر چەند هۆکارێک کپ کراون یا نەیانتوانیوە کتێبەکانیان چاپ بکەن ئێمە ئەمانەوێت ئەو خەڵاتە ئەو ناوانە دەرکەین. بە خەڵاتی پاریشەوە ئەگەر حسابی بۆ بکرێ کەس ناویان نەویست بوو نەم لەولا شتیان بڵاوەکەن و بەڵام وەکو کتێب نەبووە. بۆیە خەڵاتەکە تایبەتە بە کتێب. مەرجەکانیش ئەوەیە بێ پێشتر کتێب و کتێبیان بڵاو نەکردبێتەوە بۆیە ناوی خەڵاتی نووسیار بۆ کتێبی یەکەمە. بۆیە هەست بەواکەین پێویستیمان بەو جۆرە خەڵاتانەیە بە تایبەت لە بواری کتێب. لایۆڕۆنا بەڵێ لایۆڕۆنا واتای چیە کاکامەوە؟ لایۆڕۆنا هەڵبەتە چیرۆکێکی فۆلکلۆریە لە ئەدەبیاتی لاتینیە لە مەکسیک و ئیسپانیا و ئەم وڵاتانە و خودی لایۆڕۆنا بە واتای ژنە گریاوەکەیەت یان ئافرەتە گریاوەکە. ڕاستەکەی ئەوە ناوی یەکێکە لە چیرۆکەکانی ناو کۆمەڵە چیرۆکەکە کە چیرۆکێکی پۆلیسیە. هەڵبەتە قەیناکە ناوەکە ڕفرەنسێکە بۆ چیرۆکێکی ئەدەبیاتی لاتین بەڵام
چیرۆکەکە چیرۆکێکی پۆلیسیە و جیاوازە لە ئەدەبیاتی لاتینی هەڵبەتە خوێنەران تێگەن کە بۆ ناوی لایۆرۆنایە دوای خوێندنەوەی کاک ئالان خۆی ئەوەنی وتۆتە زۆر بە ئاسانیە توانێ ناوەکە بێنێت هەستەکەی زۆر بە ئاسانیە توانێ ناوی لایۆرۆنا بێنێت بەڵێ خۆی ئەوەنی وتۆتەوە باشە کاکامۆ ئەگەڕێمەوە لای تۆ بێگومان قسە و باسەکەم لەسەر هەم ناوەڕۆک و هەم بابەتەکان بەڵام پێم خۆشە بچمە لای کاک ئالان بزانم بۆ ئەم ساڵ چۆن بوو بڕیارتان ناکە فستیڤالەکە بەردەوامی پێبەن و ئەوەی کە ئێمە ئاگادارین بێگومان ماوەیەکی زۆرە کە ئێوە بانکێشتی گەنجان ئەکەن بۆ بڵاو کراوە بڵێنەکانی خۆیان لیژنەکە ئەم ساڵ لە کێپێکات بوو چۆن هەڵسەنگاندنتان کرد تاوێرێک کارەکان بە بڵێن چۆن بوو ئێمە لە دوا بە دوای خەڵاتی پار کە لە رێورەسمێکە ئاشکرامان کرد و خەڵاتەکانمان دابەش کرد دوای مانگێک خێرا ڕاگەی لە ڕاگەیاندنێکدا دووبارە نووسیمان دەرگا کراوەتەوە بۆی ئەو گەنجانە بەرهەمەکان بنێرن تا 6 مانگ کرابووە ئێتر بەرهەمەکانمان وەرگرت دوایەوەی کە بەرهەمەکانمان وەرگرت بیرمان لەوە کردووە لیژنەی دادوەر هەڵبژێرین هەموو ساڵێک لیژنەکان ئەگۆڕێت بریتین لە کەسی پسپۆر و شارەزا لە بواری نووسینی شێعر و چیرۆک و ڕۆمان بۆیە هەوڵماندا کە ئەم ساڵ دوو دادوەر بێ لە بۆ شیعر هەروەها دوو دادوەرش بێ بۆ چیرۆک و ڕۆمان بۆ ئەم ساڵ بۆ شیعر بەڕێز مامۆستا فەرهاد شاکەلی و سەباح ڕەنجدەر بوون بە دادوەر لە چیرۆک و ڕۆمانە خاتوبیان سلمان لەگەڵ میران ئەبراهام بوون بەرهەمەکانیان وەرگرت هەڵبەت بەرهەمەکان بە کۆت ئەچنە لایەن بۆی نەزانن لەکوێوە هاتوون ناویان چێ بووی تەنها دقەکە کوالیتی دقەکە بڕیار بدات نەک کەسەکە لەکوێ هاتوویان چێ باشە کاگالان ئەوەی کە جێ پرسیارە ئەم فستیڤال و چالاکیە بۆ هەر گەنجێک بە زمانی کوردی بنووسێت لە هەر شوێنێکی دنیا بێت ئەتوانێت بەشدار بێت؟ بەڵێ ئەگەر مەرجەکانی هەبێت هەڵبەت ئەتوانێت گرنگترین مەرجی ئێمە ئەوەیە کە کوردی بێت واتە وەرگێڕان نەبێت چکە وەکو باس کرد لە سەرەتای ئەمە باڵپشتێکە بۆ نووسینی خۆماڵی ئەمانەوێت نووسینی خۆمان زیاتر پەرە پێبین تا ئێمە چەند بنووسین خوێندنەوە زیاتریش ئەبێت نووسینی خۆمان زیاتر بکەین خوێندنەوەش زیاتر ئەبێت ئەمە لۆجیکێکە ئەمە ئەمانەوێت دەرفەتێکیشە بۆ دروستکردنی نووسەری باش بۆ نێو کۆمەڵگا بێگومان ئەوەی کە ئازانین ئەو ئێستا خاوەنی چەندین قەڵەمی زۆر باشین بەڵام ئەو قەڵەمانەش وردە وردە ئیتر ئەشنا تەمەنەوە هەندێک کات تااقەتیان نامێنێ هەندێک کات بێزارە بن لە نووسین بۆ پێویستەکە کە بابەتە ئەدەبیەکانیش بێگومان چەندین وەکوڵەن کادری زۆر باش و قەڵەمی زۆر جوانی بۆ پەروەردە بکرێت بۆ ئەوەی نووسین ئێمە لەگەڵ ستافی وەشانی نووسیارە چەند جار بیرمان لەکردەوە ئێمە ئەمە خەریکە ئەبێتەوەکو ئەکادیمیایەک بۆ نووسین یاخود خوێندگەیەک بۆ نووسین چکە ئەو بەرهەمانەی کەیت ئەپاڵی ورێت ئەچێتە ژێرباری ڕەخنەوە چاک ئەکرێت تەنانەت لە پرۆسەی کە هەڵبژێردراون چاکردن کراوە ئیدیتۆر کراوە پرس بە نووسەرەکانیش کراوە لێرە هەڵە هەیە بێت چاک بکرێت بۆ وەکو ئەکادیمیایەکی نووسینیشی لێت هەستمان کرد ئەم ساڵ زیاتر بەرهەمی باشتر هاتووە چونکە پار بینیان چۆن بووە خەڵک زیاتر خۆی ئامادە کردبوو بەرهەمی باشتر هاتووە هەستەکەم ساڵانی بێتەوە بەرهەمی باشتریشێت بۆ هیواین بەردەوام بن کاکەمەوە ماوەی چەندێکان نووسیت؟ ڕاستەکەین نووسینی من بۆ کۆ نەگەڕێتەوە بەڵام ئەگەر بڵێ بە شێوەیەکی سیستەماتیکانە و ینی گرنگی پێبم بە نووسینی وەکەوەی بە کتێبێک لە بەردەسە تقریبا نەگەڕێتەوە بۆ 2010 ئەوەی کە بەڕاستی گرنگیم پیاوەکو نووسینەگینا چۆنەڵی بەتەمەنی هەرزەکاریان بە مناڵی نووسینە هەیە بەڵام هەرگیز ناگاتە نووسینە کە گرنگی و پیا و بە پاشخانێکی فکریە ڕۆشتووییان بە ئەزمونێکە ڕۆشتووی اینجا بنووسیت کەوایە بۆچی کام و ئاراست بەشداری لە فستیڤالی وەشانی نووسیار کرد؟ ڕاستەکەی ساڵی پار من ئاشنا بووم بە ئەوەی کە خەڵاتی نووسیار بوونیە هەڵبەتە کۆمەڵە خەڵاتێکی تریژەن لە کوردستانە بەڵام وەشانی نووسیار بۆ من زۆر جیاوازتر بوو لەبەرەوەی زۆر شێلگیرانەترن هەروەکو کاگالانیش باسی کرد ینی کوالیتی کارەکەیان زۆر باشترە لە پاڵاوتن لە ڕەخنەگرتن لێو بۆیە بۆ تەنانەت نووسیار بەڕاستی پرۆژەیەکی گرنگی نوێیە ئەگەر تەنانەت سێری کتێبە چاپکراوەکانی تریشە بکەیت بۆ نمونە وەرجێڕانەکانیان کۆپیڕایت لە نووسەرەکەەوە وەرەگرن
یعنی ئەو نەریتیان تێکشکانەوە کە تۆ مافی نووسەر خۆیت نووسری دەقەڕاسەنەکە ینی لە زۆر لایەنەوە مە بەسەگەمەوە کە لە زۆر لایەنەوە دەستگای وەشانی نووسێر زۆر خەمخۆرن و زۆر جیاوازترن تەنانەت دادوەرە بەڕێزەکانیش بەڕاستی بە خەمخۆریەوە لە دەقەکانیان ڕوانیەوە نەبێ ینی شتێکی حەکە زای بکەن سێری بکەنەوە کاگالان بەدەمەوە هاتن و وەسفکردنی وەشانی نووسیار لەلایەن چەندین گەنجەوە بێگومان کاکامەوە ئێستا نمونەی ئەو گەنجانەیە کە وەسفی ئەکادیمیاکەی ئێوە ئاکات ئەمە تا چەند پاڵپشتیە بۆ ئێوە بۆ ئەوەی کە هەم ئەم فستیڤاڵەوە هەم دەستگیرۆی ئێوە بۆ تەواوی بابەتە ئەدەبیەکانی نووسینی قەڵەمی گەنجان بەردەوامی هەبێ ڕاستکەی ئێمە هەمیشە زۆر حەزمان لە ستایشەکە نییە ئەلبەت ئێمە حەز دەکەین ڕخنەکان زیاتر هەبێت بۆی بتوانین خۆمان باشترکەین هەمیشە ئێمە هەوڵمان داوە ڕخنە لە خۆمان بگرین لەکوێ شتێکی هەڵەمان کردووە لەکوێ کەم و کوڕێک هەبووە هەمیشە بەو ڕخنەگرنە لە خۆمان ئەمانەی خۆمان چاکەین ڕاستەکەی وەشای نووسیار نامانەوەی بڵێن ئێمە بەرەنگاری کەس دەکەین یا منافەسەی کەسی ترەکەین تەنها ئەمانەوە ئەو بوارە یەک تۆز بەلای باشترا بڕوات بە بواری کتێب و چاپڵاوکردنەوە تەنها ئەوە مەبەستمانە باشە کەوایە کاکامۆک و نووسەرێکی گەنج با هەنێ پرسیاری لەسەر کتێبەکەی لە بکەین کاگالان ناونیشان سەرەتا نووسیت یاخۆ سەرەتا نووسیت یاخۆ چیرۆکەکانە هەمووی تەواو کرد چ پێم بڵێ چەند چیرۆک لەم کتێبایە و باس لە چیەکان کتێبەکە لە 5 کورتە چیرۆک پێکاتوە هەر چیرۆکە و پەیوەندی ڕاستە خۆی نییە بە چیرۆکەکەی ترۆر چیرۆکە و ینی باسوخواسی خۆی جیاوازە سەبارەت ڕاستەکەی هەرێکێک لە چیرۆکەکان بە شێوەیەک نووسراوە ینی لەوانەیە چیرۆکێکیان لە یەک دیمەنەوە هاتە بێت دواتر ئەوانی ترم نووسی بێ هەنێکیان پلانێکم بۆی هەبووە هەنێکیان چۆنەڵی تایتڵەکەم نووسیەوە اینجا چیرۆکەکەم نووسیەوە یعنی هەرێکیان بە شێوازێکە بۆ ئەوە بێ هەر چیرۆک و لێکدانێکی جیاواز هیچ کام لە کارکتەرەکانی ناو ئەم چیرۆکانە ڕاستەقینە نەخێر کارکتەرەکان هەمووی خەیاڵین بەڵام بێگومان تۆ باز لە مرۆڤەکەی ینی کارکتەرەکان مرۆڤن وەکو من و تۆ کاگالان بۆیە بێگومان ینی هەم لایەنی دەرونیان هەم لایەنی فیزیکیان مرۆڤن ئەکرێ هەنێکە هەندێک بڵێن نووسەر بابەتێکی ژیانی خۆی بڵێن قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی خۆی دووبارە بە شێوەیەکی ئەدەبی ئەگێڕێتەوە بڵێن بە ناوێکی جیاوازتر بەڵام ڕووداوەکان وەکو خۆی و خەیاڵی ئەوە شێوازی نووسینی من شێوازی نووسینی من زیاتر لە هەر چیرۆکێک شتێک هەیە کامێ بیڵە بۆ نمونەیەکێک لە چیرۆکەکان هەرچەنە نامێت ناوڕۆکەکەی باسکەم کوالیایە بۆ نمونێت لە هزرێکی سایکۆلۆژیەوە بۆ نمونە سەرچاوی گرتو ویستۆمە ئەوە بیخەم وەکو تاوەکو ئازمایشێکی زانستی تاقیکەمەوە بزانم چۆن ئەبێ ئەگەر هاتوو لەو دنیاە بێ یعنی ئیشی نووسینی من ئەوە نییە بۆ نمونە ئەزمموی ژیانی تایبەتی خۆم کەم بە نووسین بەگومان تەیەکەوێت تۆ نووسەر بەشێک لە ژیانی خۆی ئەچێتە ناو نووسینەکەەوە هیچ نەبێ و بەرهەمێکی تۆش بەڵام بۆ شێوازە بڵێ من بەڕاستە خۆ کارکتەرێ بکەم بە خۆمیان نا بۆ شێوازە ئیش دەکەم باشە خەڵاتی نووسیار و بەشداریکردن و بردنەوەی ئەو قۆناغانە چۆن بوو بۆ نووسەرێک کە قەڵەمەکەی نوێ لە نێو ئەدەبیاتە ڕاستیەکەی مەترسیدارە و زۆر خۆشیشە خۆشیەکەی ئەوەیە کە من بڕۆموانە بوو کە چیرۆکەکانم یەکەم بن کە یەکەم بوون لەنگەریان کرد لە دڵی دادوەرەکانە زۆر خۆشحاڵ بووم بەڵام لە هەمان کاتە بەرپرسیارەتی و زۆر زیاترەکە ینی جارێکی تر ناتوانیت ینی چیتر کەتە لەسەر لاپتۆپەکان نووسم بە قەڵەمە نووسم ئەدایم هەمیشە ئەو لە خەیاڵێکە لە خۆ بە گومانبی ناڵم شتێکی خراپ نیە شتێکی زۆر باشە بەڵام بەرپرسیارەتی و بەرامبەر هەم وێژەی کوردی هەم ئەو شتانێکی نووسی زیاترە بێت دەستخۆش کاگالان قەڵەم و کەسایەتی و ئەدەبیاتی بڵین غەیری کورد با بڵین بیانی تا چەند بوونیان هەیە لەنێو ئەم چالاکیۆم فستیڤالەیە ڕاستەکەی ئێمە بۆ ئەم خەڵاتە بانگێشی نووسەرێکی دەرمارکیمان کرده بوو کە پێشتر کتێبێکمان بۆ چاپ کرده بوو تەنانەت یانی کارگەیشت بۆ تاوەیتر بۆیە ئامادە بووە ئێستا لەگەڵمانە بەڵام بارێکی تەندروستی بەسەرهاو نەیتوانی ئامادە بێت بەڵام کتێبەکەمان پێشکەش کرد ڕاستەکەی ئێمە ئەمانەوێت لە ڕووی ئەدەبی خۆمانەوە دەبی کوردی بناسێنین یەکێک لەو ئەگەر لا نێم لە مەوزوع یەکێکە لە
پرۆژەکانی وەشای نووسیار وەرگێڕانی پێچەوانێ واتە ئەدەبی خۆمان بکەینە زمانێکی تر لەو ڕۆژەوە هەڵبەت چەندین هەوڵ دراوە لە شوێنەکانی تر وەکو ئێمەش ئێستا پرۆژەیەکمان ئامادەیە ئەنتۆلۆژیای شێعری نوێی کوردی بە زمانی دانیمارکی کە لە مانگی 1 یا 2 ساڵی بێتەوە چاپەکرێت. ئەم هەوڵانە بۆ گرنگن کاکەئالان گرنگن لە بەرەوەی ئەو شوێنەی کە پەیوەندی پێوەکردین لە دەریماگوتی ئێمە ئەزانی کورد تەنها لە شەڕ و کوشتن و کیمیاویمان ناسیوە هیچ لە ئەدەبەکەی نازانین وتی فەرمونون هیمەتێ بکەن بە شعرەکەی بزانین زین کورد چۆن شعرە نووسێ بەڕاستی ئەمە پێویستیەتەوە کە برایەکی بیانی ئەوەت پێ بڵێ ینی بڵێ ئێمە تەنها لە کوشتن و کۆچ و ئەوانە ئێمەمان ناسی و بەڵام تۆ لە هوەر ئەتوانی زیاتر بیتە پێشەوە بزانی ئێمەش ئەدەبی خۆمانمانێ ئێمەش ئەتوانین جوان بنووسین و بە جیهانی بین بەڕاستی دەستخۆش ئەوەی کە ئێستا سێرم کرد نێلسا و شعر بۆ ترسنۆکەکان نییە ئەمە یەکێکە لە ئەو کتێبانەی کە بەڕێستان وەرتان گەڕاوە سەر زمانی کوردی ناوڕۆکێم کتێبە شعرەکانی واتە مەبەستم چین کاکئالان وەرگێڕانی شعریش بەڕاستی قورسایەکی زۆری هەیە چونکە هەم گونجاندن و هەم وەزن و قافیە و کۆمەڵێک تایبەتمەندی تری هەیە چۆن ئەم بابەتانەت گونجانەوە ڕاستەکەی ئەم کتێبە یەکەم چاپی لە 2016 چاپوو ئەو کاتە کەس نیلسهاوی نەئەناسیت کەس شیعری ئەسکەدەنافیشی نەئەناسی بە تایبەتشتێکی نامۆیە ئەدەبی ئەسکەدەنافی بۆ ئێمە زۆر نامۆیە وەک چۆن ئەدەبی کوردی بۆ ئەوانیش نامۆ ئێتر ویستمان ئەو پردە دروستکەین ڕاستەکەی ئێمە من و نیلسهاو لە پینی دەنیمارکی ئەندامین کە یەکتریمان ناسی بێتر شتەکە ئەوە لە گفتوگۆیەک دەستی پێکرد گفتوگۆیەکمان کرد دوایەوە داوای چەند وتارێکمان لێ کرد اینجا دوایەوەتەن باشە بۆنێکی هینە کتێبێک کتێبەکە بۆیە پێکهاتووە لە گفتوگۆ لەگەڵ 8 وتاری ئەدەبی لەبارەی شێعر و ڕۆمان لەگەڵ چەند شێعرێک لەم چاپە نوێیە کە ئێمە نووسیار چاپمان کردوتەوە 8 شێعری نوێی تایە کە ئەمڕۆ 3 شێعرمان لێ خوێندەوە دەستەکانتان خۆش بێت کە کامۆ بڵین نووسینی ئایندەی توای خۆت بڵین ئێستا هیچ بابەتێک لە بەردەستایە بۆ نووسین ئیتر ئەتەوێت لەمە دووە تۆ وەکو نووسەرەکانی تر بۆ نمونە چەندین بابەتی خۆت بەشێوەی ئەدەبیانە و ئەکادیمیانە پێشکەش بە نێو کتێبخانەی کوردی بکەیت ڕاستیەکەی من ئەمە یەکەم بەرهەمم وێژەیە من نەک حەزم ناکرد بەڵام وا پێشبینی مەکرد کە یەکەم بەرهەمم توش بوو تازارەوەڵا زمانم گرتی بەرحەڵ ینی وا چاوەڕوان مەکرد چکە من زۆرم حەزە نووسینی ئەکادیمی و زانستیە بە تایبەتی لە بوارەکەی خۆمە بۆیە وا پێشبینی مەکرد هەمیشە لە خەیاڵما کە یەکەم کتێبێکی ئەکادیمیان زانستیە بێ بەڵام کە خەڵاتەکەم بردەوە کە خۆشحاڵم لە کوردەواری خۆماڵی تر تەماحگرتنی ئیتر کە خەڵاتەکەم بردەوە بەڕاستی ئەزمموی ئەفسونایی بوو ینی شتێکی چاوەڕوان نەکرا بوو خۆشحاڵ بووم زۆر بەڵام کاری ئایندەم لە دوای ئەمەوە لەوانەیە وەرجەڕان بێت یان نووسینێکی تری زانستی بێت بەڵام لە هەمان کاتە مرۆڤ بێوێژە ناتوانێت بژی بەڕاستی بۆیە پلانی داهاتوم هەیە لە کۆمەڵە چیرۆکێکی تر ڕاستەکەی کە یەکەم جار چیرۆکەکانم نار بە نووسیار ئەمویست هەموو چیرۆکەکان هاوشێوەی لایۆرۆ نابوون یا ژانرەکەی بەڵام چونکە چیرۆکەکانم تاو نەبوو بوون نەمتوانی ئەوانە بنێرم ئەوانم نارکە تاو بوون بۆیە لەوانەیە کتێبی وێژەی دووەمین کتێبی وێژەیم لەوانەیە بەردەوامیان بێ بە ژانرە ئەو ژانرایی کە لایۆرۆنان پێنووسیوە ویان قەڵەمەکەت بەردەوام بێ کاکەلەن پرۆژەی ئایندەی وەشانی نووسیار چی ئەبێت؟ پرۆژەی ئایندەی وەشانی نووسیار ئێمە هەڵبەت بەردەوام ئەبین لە چاپ و بڵاوکردنەوەی کتێبە کان کە ناوڕۆکەکانیان کوالیتین بۆیە وەکو پرۆژەی خەرمانەی نووسیارمان هەیە کتێبمان بۆیەت لیژنەمانەیە بۆ خوێندنەوە منجگە لە خەڵاتەکە شتێکی ترە ئەو لیژنەیە خوێندنەوەی بۆ ئەکرێت بۆیە هیچ شتێک بەو فلتەرەیە تێنەپەڕێت بڵاو ناکرێتەوە بۆی ئەبێ زۆر ئاگامان لە خۆمەوێت چی بڵاوەکەینەوە و هەر ئەوە نەبێ کتێب چاپ و بڵاو بکەینەوە ئەبێ بیر لە خوێنەریش بکەینەوە بیر لەو ئاستی بیرکردنەوەکەش بکەینەوە
سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووم دووبارە پیرۆزە کە کامۆ بە هیوای کاری باش و کاری جوان و بە هیوای بەردەوامش بۆ ئێوە کاکالان زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان کاکالانپەری سەرپەرشتیاری وەشانی نووسیار و هەروە کاکەم و ئاراس براوەی خەڵاتی چیرۆک لە نێو فستیڤاڵی وەشانی نووسیارە